لەم باخچە فراوانەی بەردەم نەتەوە یەکگرتوەکان ڕەنگە دیمەنی ئەم دەرگا ڕەنگاڵانە جوان بن، بەڵام پەیامەکانی نێو ئەم ژوورانە لە ڕەنگەکان جوانتر و مەزنترن ئەگەر بێنەدی. لە ناوجەرگەی نەتەوە یەکگرتوەکان کۆمەڵێ ڕەنگی جیاواز، کۆمەڵێ دەرگای جیاواز کە ئەمانە ئامانجەکانی نەتەوە یەکگرتوەکانە لە ساڵی 2015ەوە پلانیان بۆ داناوە، بەڵام تاکو ئێستا کە نیوە ڕێگای ئەو پلانەیەنە چەندی جێبەجێ بووە. زۆر خۆشە بوو ئەگەر بێت و وەکو ئەم نووسینانە بێت هەژاری نەمێنێ، هەژاری نەمانی هەژاری تەنها کردنەوەی دەرگایەک بێت و داخستنی بێت. هەچ کەسێک کە دێت ئێرە کۆمەڵێ زانیاری و داتا دەخرێتە بەردەمی، بەڵام پرسیارەکە لەوەدایە بەو کێشمەی لە جیهاندا هەیە ئایا هەژاری کۆتایی دێت؟ دراوسێی دەرگای هەژاری نەمانی برسێتیە. ئەم دەرگا ڕەنگاڵەیەی کە گزارش لەوەکە کە برسێتی نەمێنێ لە دنیاشە چ قات و قوڕیەک لە زۆرێک لە وڵاتانی ئەفریقا و شوێنانی تری جیهان لە عارادایە، کۆمەڵێ خواردنی جۆرا و جۆر، بەڵام برسێتی لە جیهانە بەمەش کۆتایی نایە. لەکوێی دنیا نەخۆشخانە و دەرمان بۆ هەموو کۆمەلگا لە بەردەستە. دەرگا سەوزەکەی لە نەتەوە یەکگرتوەکان دانراوە باز لەو هیوایە دەکات ڕۆژێک هەموو مرۆڤەکان دەستیان بەو بواری ژیانە بگات، ئەویش تەندروستیە. لە دوای هەژاری و برسێتی دەرگایەک کە پڕە لە ئومێد ڕەنگی سەوز کە گوزارش لە تەندروستی دەکات، بەڵام پرسیارەکە لەوەدایە چەند هاوڵاتی چەند مرۆڤ لە دنیاە بێبەشن لە تەندروستی و بیمەی تەندروستی. ئەگەر نەتەوە یەکگرتوەکان بە ئامادەبوونی 193 وڵاتی ئەندام زۆرتر باز لە گۆڕانی کەشوهەوا بکات، خۆ لێرەش لەم ئامانجانەی 2015 تا ئێستا دەرگای زۆر بۆ ژینگە تەرخان کراوە کە هێشتا وڵاتە پیشەسازیە بەدەسەڵاتدارەکان تا ڕادەیەک بەرامبەر ژینگە دڵڕەقن. بەرنامە ڕێژی نەتەوە یەکگرتوەکان لە بواری جیادا لە نێو ئەو دەرگا ڕەنگاڵانەدایە ئیدی ماوەتەوە سەرکردەکانی دنیا چی لەم هەموو ئامانجە ئەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرک.